کۆمپانیای ئازیز سڵاوتان لەبێت لە ماوەی 12 ساڵی ڕابردوودا زیاتر لە 57,000 کرێکاری بیانی لە ڕێگەی 150 کۆمپانیای هاوردەکردنی کرێکارەوە هێناونەتە هەرێمی کوردستان. دیارە ئەمە ئامارەکانی وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتیە. لەم بەرنامەیەدا بە دۆداچوون دەکەین بۆ هێنانی کرێکاری بیاری بۆ هەرێمی کوردستان. دەپرسین تا چەند ئەم کرێکارانە دەرفەتی کار لە هەرێمی کوردستاندا کەم دەکەنەوە. حکوومەتی هەرێمی کوردستان چۆن مامەڵ لەگەڵ ئەم هەموو ڕێژەبەرزی کرێکاران دەکات لە ڕێگەی کۆمپانیەکانی هاوردەوە دێنرە هەرێمی کوردستان. بۆچی دەگوترێت بەشێک لە کرێکارەکان لەلایەن خاوەنکارەکانەوە بازرگانیان پێوە دەکرێت؟ کێن ئەو کەسانەی بازرگانی بە کرێکاری بیانیەوە دەکەن لە هەرێمی کوردستاندا؟ ئەمانە و چەند بابەتێکی دیکەی تایبەت بە کرێکارانی بیانی لە هەرێمی کوردستان دەخینە بەرنامەی بە دۆداچوونەوە تا کۆتایی لەگەڵماندا بمێنەوە. ڕۆژی هەینیە و باخی گشتی لە پارێزگای سلێمانی بۆتە شوێنی سەرەکی پشودانی کرێکارانی بیانی لەم پارێزگای هەرێمی کوردستان. ئەوان لێرەن و هەریەکە و خەڵکی وڵاتێکی جیاوازی کیشوەری ئاسیایە. بە هەزاران کیلۆمەتر لە نیشتیمانی خۆیان دوورکەوتونەتەوە و هاتوون لە هەرێمی کوردستان لە کۆمپانیا و کەرتی تایبەت یاخود ماڵەکاندا بۆ پەیداکردنی بژێوی ژیانیان کار بکەن. دیارە سامە لە بەردەم باغی گشتی سلێمانی دیێرە ڕۆژانی هەینی هەموو ئەو کرێکارە بیانیانەی کە لە ناو هەرێمی کوردستاندا ئیش دەکەن بەشێکیان لێرە کۆ دەبنەوە. دیارە هەم خواردنی بیانی وڵاتانی خۆیان هەم کەلتورە جیاوازەکەن بەیەکەوە ئاڵوگۆڕ دەکەن. بەپێی هەندێک زانیاری کە لە بەردەستی مندا هەیە دەگوترێت هەر کرێکارێکی بیانی کاتێک دێتە هەرێمی کوردستان سەرەتا بڕی سی گەڵای لێ وەردەگیرێت. نازانرێ ئەم سی گەڵایە خاوەن کۆمپانیاکان بۆ خۆیان هەڵیەگرن یاخود بەشێکی دەگەڕێتەوە بۆ حکومەتی هەرێمی کوردستان. ئەمە جگەلەوەی هاتوچۆکردنی ئەم کرێکارانە واتە گەڕانەوەیان بۆ وڵاتی خۆیان بەشێکی زۆریان بە ئاستەنگی دەبینن. دەگوترێت دەبێت بچن بۆ یەکێک لە وڵاتە عەرەبیەکان دواتر لێەوە بچنەوە وڵاتی خۆیان. ئێستا ئەمە بە شێوەیەکی مەیدانی زیاتر کرێکارەکان دەبینین و ڕاوسەرنجی ئەوان لەسەر چۆنەتی مامەڵەکردنی خاوەنکارەکان لە هەرێمی کوردستاندا وەردەگرین. لەگەڵماندا بن. چەند ساڵ لە هەرێمی کوردستانیەوە؟ من ئێستا 9 ساڵ هەولێر 3 ساڵ ئێرە 6 ساڵ. ئەی چۆنەتی چون و ڕۆشتن و وڵاتی خۆتاندا ئاسانکاریتان بۆ کراوە؟ نا جارێ ئاسان نییە ئاسانگارە نییە. چ وڵاتێکەوە هاتنیەوە بۆ هەرێمی کوردستان؟ من نێپال. نیپال. هاوڕێکان هەمووی نیپالنەوە؟ هەموو نێپالیان. بەڵێ تەنها ئەتۆ فێری کوردی بیان ئەوانش فێری کوردی بوو؟ هەموو فێری کوردی بووە. ئەی سەبارەت بە کاتەکانی ئیشکردن ڕۆژانە چەند کاتژمێریش دەکەنەوە؟ من ماڵوە ئیشەکەم هەرە میوان هەبی ئیشی زۆر دەبی میوان نییە ئیشی کەم دەبێت. ئەی سەبارەت بە ڤیزا ئێوە ڤیزەتان ئێمە ڤیزا نییە ئێرە عێراقە ڤیزا نییە ئێمە دووبای هات ئێرە. بەڵێ واتە ئێوە دێن بۆ دووبەی لە دووبەیەوە دێن بۆ هەرێمی کوردستان؟ بەڵێ ئەنجا من ئێمە ئیمبیسی نییە ئێرە ئێمە هەر ئێرە ئەمری نادانێ بینێرە نێپال ئەوە مشکل زۆرە. بەڵێ واتە ئێوە لێرە خوانەکە گەرژیانیش دەدەزن ئێوە ناتوان بستنەوەنی؟ نابانێ. داواکاریتان چییە لە حکوومەتی هەرێمی کوردستان؟ ئێمە داواکاری ئەوەیە ئیمبیسی ئێوە ئێرە ئێمە نێپال ئاسانە ئاڕوە ئاسان دێتەوە. واتە ڕاستە خۆتانەوێت لە مەتاڕی سلێمانی یا خەولێرەوە هاتوچی وڵاتی خۆتان هەبێت؟ هەرچی مشکل نییە هەولێر سلێمانی بەس ئێمە هەم ئێرە ئێمە مرتین وە نازانێ ئاسانە نێپال ناتانی بینێرە نێپال. بەڵێ واتە لە هاتوچۆکردندا ئاستەنگ بۆ ئێوە دروست بووە لێرەدا؟ بەڵێ. بەگلانشەوە ڕاستەخۆ هاتی بۆ سلێمانی؟ ئەی ئێوە ڕۆژانە چۆن ئیش دەکەن؟ کاتەکانی کارکردتان چۆنە لە هەرێمی کوردستان؟ وەڵی برا پێشتر ئێرە زۆر باشتر بێ ئێستا وەڵی بازار باش نییە ئێستا هەموو کاتێ هەموو کەسی ئێستا ماشستی کەم. چەند ساڵە لە هەرێمی کوردستانی؟ لێرە 7 ساڵ بوو برا. خەڵکی کوێیتەوە؟ هێند. هێندی. چۆنەتی ئیشکردنی ئێوە لە هەرێمی کوردستان چۆنە؟ ئێوە لە ئیشەکاتان ڕازین لە هەرێمی کوردستان؟ باش هەبینێ برا. باشە؟ زۆر باش هەبینێ. ئەی سەبارەت دەگوترێت بەشێکی زۆری لە کرێکارەکانەوە لە کاتی چون و هاتتاندا بۆ وڵاتی خۆتان گرفتی یا تووشتان بۆ دروست دەبێت. ئێوە چۆن سەفەر دەکەن؟ ئێستا مشکلە تۆ زەگا ئیشمان کەمە جارێ مشکلە بۆ کرێکارەکان. ئەبینێ بەس ئیشە ڕۆ مشکل هێواش ئینشاءالله خوا گەورە بێ. تازە هاتووە خەڵک تازە هاتووە ئەلەم ئەو ئێکامەکەی زۆر گرانە 30 وەرەقە 25 وەرەقە کاکە ئەمە ناتوانە. بەڵێواتە بە 30 وەرەقە ئەتوانن گەڕن وڵاتی خۆتان؟ نا ئەی چۆن؟ ئێمە ئاڕۆم بۆ بەنگلادیش بەڵێ
6 گەڵا تیکێتێ بۆ پیلێتی تەیاران 6 گەڵا ئەڕۆم دیێم تا بەڵای ئەم سیگەڵای چییە باسیەکەم ئەو سیگەڵای هین ئێکامای ئەگەر ئێکەمزەر حتم ئێرە بەڵێ بەڵێ واتە یەکەم جارەوە کە دێنە هەرێمی کوردستان سیگەڵاتان لێ وەردەگیرێ بەڵێ دوای ئەو ساڵی 1,000 ئەو هینەکەی کاردەکەی تا بێ ئیتر تازایکەی 5 گەڵایە ئەگەر چی لە هەرێمی کوردستان مۆڵەتدان بە دامەزراندنی کۆمپانیای تایبەت بەهێنانی کرێکاری بیانی بۆ ناوخۆی هەرێم لەلایەن وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتیەوە ڕێکخراوە بەڵام بەهۆی زۆری ژمارەی ئەو کۆمپانیانەی کرێکار دەهێنە هەرێمی کوردستان ئامارەکانی هاوردەکردنی ئەم کرێکارانە دەرفەتی کاریان لە هەزاران کرێکارانی ناوخۆ ساندۆتەوە بەشێکیش لە کۆمپانیاکان بەهۆی پابەت نەبوونیان بە ڕێنمایەکانەوە ڕوبەڕووی سزای یاسایی و مادی بوونەتەوە دەچینێ یەکێک لەو کۆمپانیانەی کە مۆڵەتی فەرمی لەلایەن حکوومەتی هەرێمەوە پێدراوە بۆ هێنانی کرێکاری بیانی بۆ هەرێمی کوردستان دەمانەوێت لەسەر زمانی خاوەن کۆمپانیاکە ئەو ڕاستیانە بزانین کە دەگوترێت کرێکارانی بیانی ڕوبەڕووی ئەشکەنجەدان و دەستدرێژی سێکسی و بازرگانی پێوەکردن بوونەتەوە ئێمە لە ڕێ بە ڕێگایکی یاسایی ئەو کچانە فیزیان بۆ ئەکەین لە ڕێگای دایری ئیقامەوە دوای ئاسایش دوایی دایری کار کە ئەم مامەڵەیە بە شێوەیەکی یاسایی تێپەڕ ئەبێت ئەڕوا بۆ هەولێر بۆ دایری کار لەوێش چێشێکی ئەکرێت و ئەچێ بۆ وەزارەتی ناوخۆ لە وەزارەتی ناوخۆوە دەرەچێت دوای هاتنیان بۆ ئێرە ئەو کچانە ئێمە هەر بەگەیشتنی لە ماوەی 24 سەعاتە خەبەر وصوڵیان بۆ ئەکەین ئەم خەبەر وصوڵە بۆ چییە؟ بۆ فەحسێکی چێکی سەحەتی ئەو کچێ بزانین لە ڤایرۆسەتەکان لە نەخۆشیەکانی کە لە ئایدز ئەمانە بە دوورە ئەگەر ئەمانە بێت ئیقامە تەبلیغمانەکە بە گەڕانەوەی لە ماوەی 24 سەعاتە نابێت لە وڵاتە بمێنێ ئەوانی کەش کە خەبەر وصوڵیان بۆ ئەکەین و هاتنەکان بە تەواوەتی لە ئیقامە ئەو ساعتوانین بین بە ماڵان ئەم کچانە ئەچن بۆ ماڵان بۆ 2 ساڵ بۆ 2 ساڵ ئەچن بۆ ماڵان لەم 2 ساڵەیە جاری وهەیە ئەم کچانە لەگەڵ ماڵەکانە ئەگونجێن کە گونجان 2 ساڵێکی خۆیان تەواوەکەن و جاری وهەیە ئەچێ بۆ 3 ئەچێ بۆ 4 ئەچێ بۆ 5 ساڵ هەر لە نەفسی ماڵ بەس جاری وهەیە ناگونجن خادیمەکە ناگونجێ لەگەڵ ساحب ماڵەکە لەو کاتەیە ئەیگەڕێنەوە بۆ کۆمپانیا ئێمە دوای ئەوەی کە ئەگەڕێنەوە خەبەر ئەین کتابێک ئەکەین بۆ ئیقامە ئەڵێن فڵان چاتۆتەوە ئەمانەی بین بە ماڵێکی کە لەسەر ئەو ماڵە عەقدەکەمان پوچەڵ کردوێتەوە ئەوە هەت دوای ئەوە ماڵێکی کەیە کچەکە ئەین بە ماڵێکی کە ئیقامەی بۆ ئەکەین ئێمە خەبەر ئەین بە دایری بەڵێ کاگازی ئەگەر یەکێ لەم کرێکارانە یاخود کچانە لەلایەن خاوەن ماڵەکانەوە ڕوبەڕووی ئاڵاتێکی نەخوازراو ببنەوە کۆمپانیا چ میکانیزمێک دەگرێتە بەر بۆستانەوەی ئەم مافە بۆم کرێکارە لێرە خۆیان ڕێکخراوێکیان هەیە ئێمە شەر هینیانەکەین ئەکوێتە لای ئێمە خۆیان ڕێکخراوێکیان هەیە هەروە بێتەوە بەڕێوەبەرایەتێکی زۆر کارایە کە پێڵن بەڕێوەبەرایەتی توموتیژی ژنان ئەمانە زۆر دیفاعیان لەکەن زیاد لە حەد باشە جاری واشێ کچەکە خۆی وەکو نالەبار نالەبارە ماڵەکە هیچ خەتایشی نییە بەس ئەگەرینەکە بێ بۆ هەمووشیان هین ئەکەین جاری وایە سوء تەفاهومێکە دایم لە بینی دایک و کچە هین ئەبێت دەنگە دەنگێکە بێ یعنی کولی دەنگە دەنگێک کولی شتێک تۆ بڵی کۆتاییەکەیت کۆتایی نییە هەیە لێرە هاتوۆتەوە و توێتی کچەکە وایە کچەکە وایە لێرە ئێمە نەسیحەتمان کردووە وە ماڵەکەشمان دوتووە وە ڕۆیشتوشەتەوە نەشاتۆتەوە 2 ساڵەکە ئەمانە هەیە جاری وا هەیە ئەم شتانە دروست ئەبێت بەڵێ زۆر جار لەوانەیە تۆ لە ناو بوارەکەدای و خاوەنیەکی لە کۆمپانیانێک کە مۆڵەتێکی فەرمی هەیە لە هەرێمی کوردستاندا لە پەنای ئێوەدا خەڵکانێکی دیکە هەیە بازرگانی
بەم بوارەوە دەکات یا خو بڵێن بەکرێکاری بیانیەوە دەکات ئەمە ئەگەر بڵێن نە ئەوە هین نییە ڕاست نییە و بژڵێن چێ من خۆم نایکەم نازانم بەس ئێمە هینێکمان لەسرە چاودێریتان لەسەرەوە چاودێریمان لەسرە ئیقامە هێنا دایری کاری سلێمانی کە دایریکی زۆر کارایە کە عەبدولمەجید بەڕاستی ئیشەکات دوای ئەوە بەڕێوەبەرایەتی کەشمانێت تونگوتیژی ژنان ئەمانیش ئیشی باش ئەکەن لە ڕێی ئەوانەوە متابعی کۆمپانیاکەی من هەموو کۆمپانیاکانەکەن بەس ناڵێم هەموو مەحامیەکان بەس هەیە ئەیکات و ئەڕوا و زۆر بەشانە گیرێن لە کەلار و کفری و ئەهێنەوە بۆ ئاسایشی سلێمانی بەڕاستی ئیشەکات لەو بوارەیە بەڵێ کاک ئاجی پێت وانییە ئەم جۆرە ڕەهایە لە هێنانی کرێکاری بیانی دەرفەتی ناوخۆ تۆکو خاوەن کۆمپانیایەک لە هەرێمی کوردستاندا بۆ ناوخۆ کەم دەکاتەوە یاخود کرێکاری ناوخۆ ئامادەیە هەمان کار بکە ئەمانی کرێکاری بیانی دەکات لە هەرێمی کوردستاندا کرێکاری ناوخۆ چ ژن چ پیا ئەوەی کە ئەوانەیکەن ئەوان دایکن هیچ کچێکی کورد نییە شەو لە ماڵان بمێنێتەوە هیچ کچێکی کورد نییە شەو لە ماڵان بمێنێتەوە ئەمان ئەچن 2 ساڵ 3 ساڵ لەو ماڵێ ئەبن بە بەشێک لەو ماڵە ئێمە کچی خۆمان ناچێت دوای ئەوە ئەوانەی کە ئەوانیش ئەیکەن ئەو کچانە متاکیدم نایکەن کوڕەکانیش ئەوەی ئەو کوڕانە ئەیکەن نایکەن ئەوەیە هۆکە بەڵێ گەڕانەوەی ئەم کچانە بۆ وڵاتانی خۆیان بەخواستی خۆیان ئەتوانن ئێوە فیزیان بۆ دەستەبەر دەکەن نە ئێمە کە ئەگەڕێنەوە فیزیان ناوێت بەبێ فیزا ئەڕۆن و بۆڵاتی خۆیان بەڵێ بەڵام بەشێکە من ئێمە پوچەڵیان لە دایری ئیقامە بۆ ئەەکەین و لە ئاسایشیش خەبەریانەیە جا ئەگەڕێنەوە بۆ وڵاتی خۆیان ئەگەر پوچەڵیان پێ نەبێ لە مەتارەکانی نەهەولێن نە سلێمانی ناهێڵن بۆ هاتەرە سەفەر بکەن بەڵێ ئەی من بەشێکیانم دواندووە ئەمانە کێن لە ڕێگەی دووبەوە داخل هەرێمی کوردستان بوون لە ڕێچۆ دووبەیەوە دووبەی هەمومان منیش و هەموو کۆمپانیەکانی سلێمانی و هەولێر و دۆخ یا لە ڕێی دووبە یا لە ڕێی قەتەرەوە دەوحە خۆی کچەکان لە نیپاڵەوە بێت یا لە هەندستانەوە بێت یا لە ئەندەنووسیا یا لە ئەفریقیا و هەموو وڵاتەکانی کێن یایەنە دەوحە یانە دووبەی لەوێوە بە تاریشی کە هیچ تاریەک نییە خطوتی جەویەک نییە تۆ بڵی لە تانزانیا بۆ سلێمانی ئلایەتە دووبەی یا قەتەر لێوە بەڵێ بەڵام بەشێکیان ترانزێت بەشێکیان من قسم لەگەڵ کردوون ئەڵێ ئەمە گرفتی گەڕانەوەمان هەیە ئەڵێ بێت و گەرێمە گیانیشمان دەچێت ناتوانین بکرێن وڵاتی خۆمان ئەمانن کە دەکەونە زمنی کۆمپانیەکان و یاخود ئەمانە کە بە نایاسایی هاتوون ئەوەی بکێتە زمنی کۆمپانیە یا بکێتە زمنی نایاسایی هەر دەتوانێت بگەڕێتەوە بۆ وڵاتی خۆی تەنها ئەوانەی لە وڵاتی خۆیان هینیان لەسەر نەبێت شتێکی یاستاییان لەسەر نەبێت هەیەیان بۆ ئێرە کە جێنن بە قاچاق کوڕێن بە قاچاق دوای لە وڵاتی خۆیان شکاتیان لێ ئەکرێت ئەمە ڕەبتی نییە بە حکوومەتی هەرێمی کوردستانەوە ئەمە ڕەبتی هەیە بۆ کارە نایاسانی کە خۆی ئەیکات لە وڵاتەکەی خۆی سەیرەکەی زەلامێک لێرەیە ئەچێ کۆپیە گەیەنێت کۆپیێکی کچێک گەیەنیا هی کوڕێک ئەێنێت کچێکی ئەهێنێت فیزەی بۆکە لە ڕێیەکێ لە کۆمپانیەکان یا لە محامێکە کە بووی ئەکا کچەکەیە یا کوڕەکەیەت لێرە کچەکە وەزعی خراپە یا کوڕەکە وەزعی خراپە یا ناینێرن یا لەوانەیە زۆری لێ بکەن بچێ بووە دەرەوەی هەرێم ئەمە تەلەفۆن ئەکا بۆ کە سوکارەکەی کە سوکارەکەی تەمان شکا دەکەن دەوێت داوایەکی یاسایی لەسەر و ناتوانێت بڕاتەوە جینا ئەوانەی کە ئەیانەیە بڕۆنەوە توان بەڵێ کاکازی ئەم کۆمپرساری کۆتایی لەماوەی ئەم 2 ساڵی کە ئێوە کرێکار ئەنێرن بۆ ماڵان تایبەت بە کچەکان کۆتایی پێدە یاخود ئێوە بەردەوام چاودێری دەکەن ئەخۆی خاوەن ماڵەکان لەگەڵیان باشن خراپن ماڵەکان دەسەبەر دەکەن ئێمە ناتوانین بە واقعات نە من نە هیچ کۆمپانیایەک چونچەکەم هەمومان زیاد لە حەد کچمانێ و لە ماڵان ناتوانین ئللا ئێمە لە کاتێکایە ئەگەر کچەکە خراپ بوو ساحێب ماڵەکە تەلەفۆنمان بۆ ئەکات و ئەو پێمان ئەڵێ ئەگەر ساحێب ماڵەکە خراپ بوو کچەکە
تەلەفۆنمان بۆ کایە ئەڵێت یە دەڵێ بابە من باش نییە تەسەڕفاتی ئەو ماڵە ئەوەیە ماڵەکەی ئەگەر لە ترسی دەستداری کارەکەی نێتوانانی ئەمە کەسەکە ئەوان ناترسن لە کارەکە چونچەکەم لەو ماڵش نەبێت لە ماڵشکە ئیشەکە. چۆنیەتی هاتنی ئەم کرێکارانە بۆ هەرێمی کوردستان بەشێکیان لە ڕێگەی کۆمپانیا فەرمیەکانەوە و بە وەرگرتنی ڤیزای وڵاتی ئیماڕات و لەوێشەوە بۆ عێراق و پاشان هەرێمی کوردستان هاوردەکراون لە بەرامبەردا هەر کرێکارێک بڕی $3,000 ئەمریکی لێ وەرگیراوە. ئەمە جگەلەوەی بەشێکی دیکەیان لە ڕێگەی قاچاغ و نایاسایەوە داخڵی هەرێمی کوردستان دەبن و پاش کارکردن و مانەوەیان بۆ ماوەیەکی کاتی کوردستان بەجێ دەهێڵن و بە بڕی $1,500 ئەمریکی لە ڕێگەی قاچاغ و هەندێک جاریش کۆمپانیەکانەوە بە ڤیزای ساختە و نایاسایەوە ڕەوانەی وڵاتی تورکیا دەکرێن و لەوێشەوە بۆ وڵاتانی ئەوروپا سەفەر دەکەن. ئەندامێکی لیژنەی کار و کاروباری کۆمەڵایەتی و مافەکانی ژنانە لە پەرلەمانی کوردستان ئەو دەڵێت ئەم شێوازە کارکردنەی کرێکارانی بیانی لە هەرێمی کوردستان جۆرێکە لە بەکۆیلەکردن و پێشەلکاری مافەکانی مرۆڤ لەگەڵ یاسا بەرکارەکاندا یەک ناگرێتەوە. بۆیە لە ئێستادا پەرلەمانی کوردستان سەرقاڵی هەموارکردنەوەی یاسای کارە لە هەرێمی کوردستاندا. ئێمە وەکو لیژنەکە کە معنی بە بابەتەکە لیژنەی مافی مرۆڤ و داکۆکی لە مافی ئافرەت و مافی مرۆڤ بە دووەدا چونمان بۆ کۆمەڵک لەو کرێکارانە کردو کە زۆڵ مستەمیان لێ کراوە کە حقوقیان پێشێل کراوە کە ئەوەلیاتیان داگی کراوە بۆ ئەوەی دەرچەیەکیان نەبێت لەو زوڵمە لی دەربچن و لە شوێنەکەەوە بڕۆن بۆ شوێنێکی تریا بگەڕێنەوە هیچ بۆ وڵاتی خۆیان. طبعا ئێمە لەسەر خەتین هەم وەکو لیژناوە هەمیش یاداشمان ئاراستی سەرۆکایەتی کردو لە بەرنامەشماندایە ئەو یاسای کرێکارە یاسای عمەلا مەتنێکە و یاسایەکی زۆر دێر و دەسەل و شامیل و کامیل یعنی حقوقی کرێکاری بە تەواوەتی لە خۆ گرتو بەڵام هەندێک یاسا ئیشی پێ ناکرێت بەڵام لێرەدا زۆربەی هەم سندیکای کرێکاران و هەم کۆمپانیەکان داوای ئەوەکەن کە تعدیلێکی ئەو یاسایە بکرێت لەبەر ئەوەی هەندێک مادە هەیە کە لە ئەم عەسر و سەردەمەدا بۆ نمونە مادەکانی 89 بۆ ئێستا تقریبا کۆنا پێدەچی هەندێک تەغیرات هەیە لەم یاسایەدا کە ئێستا جێگەی نەبووەوە بۆیە داوای سندیکای کرێکارانیش ئەوەیە کە تعدیل و هەمواری یاساکە بکرێتەوە بۆ ئەوەی هەندێک مادە هەیە لەم عەسر و سەردەمەدا بە هەم بۆ کرێکارانی بیانی هەم بە حقوقی کرێکارانی ناوخۆ ئەو مەرجوو شەرتان و ئەرک و مافەکانیان لەو یاسادا دەستەبەر بکرێت. بەڵێ پێ وایە ئەم یاسایەت فراغی تێدا هەبووە بۆیە وا بەم شێوازە ڕەهایە کرێکار هەناوەتە هەرێمی کوردستان؟ بەتەکید ئێمە تەمەنەگە دیراسی یاساکە بکەی یاساکە تەمەن ئەو یاسایی کە لە 89 کۆنە ڕاستە دەڵێن کە یاسایەکی دەوڵەمەندە بەڵام هەندێک بابەت و تەغییر و هەندێک تازەگەری هەیە لە ئیش و کاری کرێکار و لە سندیکای کرێکاراندا لەناو خود یاساکە جێی نەبووەوە بە پێچەوانەشە جاری وایە یاساکە دەوڵەمەندە و کار بە خودی یاساکە ناکرێت بۆیە سندیکای کرێکارانیش ڕایان وایە کە یاسایەکی سەردەمیانە دەربچێ بۆی خزمەت بەچینی کرێکاری هەم ناوخۆ هەم بیانیش بکات. پەرلەمان چۆن چاودێری ئەو کۆمپانیانە دەکات کە کرێکاری بیانی دێن هەرێمی کوردستان؟ لەوانە جەنابەت هەندێک ئامار و داتەت لە بێ خۆتەزانی لە ماوەی ڕابردوودا هەندێک جار چیرۆکی تراژدی و ناخەژین لێکەوتەوە لەوانە دەستگیرکردنە سەرکردەکانی بیانیە بازرگانی پێوەکردنیانە. پەرلەمان وەکو لیژنەی مافی مرۆڤ چۆن چاودێری ئەم بابەتە دەکات؟ بەداخەوە ئێمە بەڕاستی وەکو لیژنەی مافی مرۆڤ کاروباری کۆمەڵاتی و لیژنەی مافی مرۆڤ کە کۆمەڵێک سکاڵامە لەلایەن کرێکارانی بیانیەوە بۆ هاتووە ئێمە بەس ئەوە ناڵێن ئینسان لای خۆی پەروەردگار زۆر گەورە و بەڕێزە ئاینی پیرۆزی ئیسلام زۆر ڕێزی لە بەهای ئینسانیەت و مرۆڤ گرتووە ئەگەر ئەو ئینسانانە کە کرێکاری بیانین ئاەتر عەرەبن تورکن فارسن هەر لە هەر وڵاتێکی هاتبن بە وڵاتی ئێمە ئەنجام ئینسانن بۆیە دەبێت حقوقی ئینسانەتی خوان ئینسانەکان پارێزراو بێت کە کاتێک لە وڵاتێکەوە غەریبن هاتون بە وڵاتی ئێمە کە بەڕاستی ئاینی پیرۆزی ئیسلام زۆر ڕێزی لە بەها و گەورەی و گرنگوی مرۆڤ کردووە و زۆر حقوقی مرۆڤ لای پەروەردگار پارێزراوە بەڵام بە پێچەوانەوە ئێستا ئەو عەسر و سەردەمەی جەهالەتی پێش ئیسلام لێرەدا بە وێنایەکی تر دووبارە بۆتەوە کە کرێکارانی بیانی دەچەوسێنرێنەوە زوڵمیان لێ دەکرێت دەستاودەستیان پێ دەکرێت بازرگانیان پێوە دەکرێت کۆمپانیایەک بە نرخێکی زیاتر
بدەیدا بە کۆمپانیایەکی تر وە خاوەنکارێک بە هەمان شێوە بەداخەوە بەڕاستیمە کۆلایەتێکی زۆر ینی زەقە بەڵام بە دیوێکی تر عینەن جەهالەتی پێش ئیسلام هەمان کۆلایەتیکردن ئێستا لە وڵاتی ئێمەدا بەڕاستی ئیشی لەسەر دەکرێت ئێمە وەکو لیژنەی مافی مرۆڤ ئەو یادداشتانە ئەو سکاڵانەی کە لەلایەن کرێکارەکانەوە بۆمانەت بە دوێدا چونمان بۆ کردوون کۆمەڵک لەو کۆمپانیانەی کە بۆ نمونە زوڵمیان کردووە لە کرێکارانی بیانی ئێمە تەبەنە و کرێکارانی کە ڕویان لە هەرێمی کوردستان کردو تقریبا لە 12 ساڵدا لە ماوەی ئەم 12 ساڵەدا 50 بۆ تقریبا نزیکی 6,000 کرێکاری بیانی بۆتەوە زۆربەی ئەو کرێکارانی کە لە هەرێمی کوردستان دەهەن خزمەتی ماڵان دەکەن کەمێکیان کە خاوەنی پرۆژن ئەوانی کە خزمەتی ماڵان دەکەن تەبەن ئەوانە زۆربیان سکاڵان هێناوەتە لە ئێمە و ئەوانی کە لە کۆمپانیەکان ئیش دەکەن بە هەماشە زوڵمیان لێکراوە ئەوەلیاتیان زەوت دەکرێت ئەو بڕەپارەی کە بۆ ئەوان تەرخان و دیاری کراوە لێیان ئەبڕدرێ تقریبا 39 کۆمپانیا کە بۆ نمونە حقوقی کرێکاری بیانی پێشێل کردو و سکاڵان هاتوتە لامە لە ڕواساییەکەیەوە عقوبە دراوەی تر عقوبەی ئایا ئەی شێوەستێنرابێ ئایا غەرامە کرابێ ئایا بۆ نمونە ناوی چوو بێتە لیستی ڕەشەوەمە خۆی لەخوا جۆرێکە لە سزادان بۆ ئەو کۆمپانیانە بەڵام هێشتا هەر زوڵمەکە بەڵام عقوبەدانی ئەم کۆمپانیانە یاخود ناردنیان بۆ لیستی ڕەشەوە هیچ لەو خەم و ئازاری ئەم کارانە کەم دەکاتەوە نەخێر نانەپەسی تر ئەوەندە هەیە تۆ جاری وایە کە بۆنم نەگەل لە ڕۆی ئێستا بۆ نمونەمە کۆمەڵە کرێکار سیچل کرێکار سکاڵان هێناوەتە لای ئێمە کە بۆ نمونە خاوەنکار لەسەر لە بڕێپارە لەگەڵ لەسەر بڕێپارە ڕێککەوتون ئەم بڕێپارەیە بێ پێ بدرێ مانگانە بەڵام بۆ هەر کرێکارێک تقریبا 40 بۆ 50,000 لە موچەی ئەم کرێکارانە هەر کرێکارێک ئەو بڕێ لێ ئەبڕدرێ و هێنانتە لای ئێمە کاتێک بە دوواداچوون دەکەین دەبێت سزای خۆیان بدرێ و قەرەبووی ئەو کرێکارانەش بکرێنەوە بەڵام ئایا ئەو هەندێک لە کرێکاران ئەگەر بۆ نمونە سکاڵان هێنا بێتە لای ئێمە حەقمان بۆ گەڕانە بەڵام هەموو کرێکارێک توانای ئەوەی نییە عیزەت و خیرەتی ئەوەی نیە جاری وایە ئەو کرێکارەکە کە چوینەتە لای زوڵمی لێکراوە بۆ خۆت هەستی پێەکەی کە زوڵمی لێکراوە کە چەند سێنراوەتەوە کە موچەی پێنەدراوە کە ئەوەلیاتی زەوت کراوە کە زیندانی کراوە کە تەعزیبی جەستەیی درراوە ئەو هیچ احترافێک ناکا بۆ ئەوەی لە وڵاتێکی درۆ هاتووە بۆی بژێوی ژیانی دابین بکە یا خاوەنکارەکەی دوای ئێمە سزای تونتری نەدا یا دەرینەکە بۆیە جاری وای بێ دەنگی هەڵەبژێرێ کرێکار هاتۆتە لامان خاوەنکارەکەی زوڵمی لێ کردو بە زوڵمێکی زۆر عنی چۆنەڵی ستەمێکی گەورە لە ڕووی جەستەییەوە لە ڕووی دەرونیەوە لە ڕووی حتا لە ڕووی سێکسیشەوە بۆ نمونە دەستدرێژی سێکسی کردووەتە سەر کرێ بۆ نمونە کرێکار هاتۆتە لامان مناڵی هەبووە کرێکار هاتۆتە لامان سکیپەر بووە کرێکار هاتۆتە لامان ئەگەر سەیری جەستەی بکەی پێچێت تەمەنێکی زۆر لاوی هەبێ بەڵام لە تەمەنی 60 بۆ 70 ساڵە چێت بۆ نمونە لە گرێبەستەکەیدا ئەمە نووسراوە ئەم کرێکارە بۆ نمونە خزمەتی ماڵێک دەکا ئەمە سنوورەکەی بێ ئەوە ئیشەکەی بێ ئیشەکەی بۆ دیاریکرا بەڵام سەیرەکەی لەوە زیاترە بۆ نمە چەند وێلایەکی پێپاک دەکرێتەوە دەبرێتە لای کە سوکاری عنی بۆ نمونەگە من کرێکارەکەم هێنابێ لە چوارچێوەی ئەم خانۆدا کاری پێ بکەم نا ئەی بەمە وێلایەک لە دەرەوە ئەی بەمە لای کە سوکارەکانی خۆم لە بناسەوە بۆنەکانە ئیشی کە سوکارەکەشمی پێیەکەم ئیشی دەرەوە بازاڕشی پێکەم وای لێ کردوم کە عنی وای لاتۆ ئەم کەسە زەختێکی ئەوەنە زۆر چۆتە سەرجەستەی کە سەیرم کردو هەر دەنینۆکەکانی سوێن بەخوا بە چاوی خۆمەم بینیوە یەک نینۆکی بە ساخیمەوەتەوە من ڕەش بۆتەوە دەمو چای بەنجامدانی پاکردنەوەی بەعنی بۆ نمونە فاس و بابەتە بۆ نمونە پاکەرەوەکان فاسە شتێک لە بابەتانە هەر هەموو دەمو چای بوو بە پەڵە تەسیری لەسەر سیەکانی کرد ئایا ئەمە بەڕاستی ئەو پەڕی پێشێلکردنی حقوق و مافی ئینسانە ئایا ئەمە جەریمەنیە ئایا ئەمە زوڵم نیە ئایا ئەمە تیرۆرێک نییە تیرۆرێکی هێواش نییە بەڕاستی کە بە چاوی سەر لە کرێکاران دەکرێت بەڵام دوجار ئەرکی کێیە سنوورێک بۆ ئەم پێشکارانە دابنێ کە بەرامە بەکرێکارانی بیانی دەکرێت ئێمە تەمەن مادەم وەزارەتێکی بەناوی وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی تەمەن حکومەت معنیە بە ئیشەکە مەفروزەکە و چاودێرێکی زۆرتون بێ لەسەر ئەو کۆمپانیانی کە ئیجازان پێدراوە بۆن ئێستا 150 کۆمپانیا ئیجازەی پێدراوە تقریبا 163 کۆمپانیا هاوردەی کرێکاری بیانی دەکەن
لەگەڵ ئەوەدا کە طبعا ئەم 150 ئیجازە و مۆڵەتی پێدراوە ئایا ئەو لە چوارچێوە ئەو مۆڵەتەیدا بۆ ڕێکارە یاسایی خوان ئیش دەکەن هەندێکیان بە قاچاق بۆ منە کرێکار دەهێنن هەندێکیان پێچەوانی یاسا کرێکار دێنن هەندێکیان لە گرێبەستەکانە خلافیانە هەندێکیان توجارەت و پارەی زیادە وەردەکردن یا جاری وایە خاوەن ماڵ پارادا بە کرێکارەکە ئەیاتە کۆمپانیاکە نایاتە خات بەدرا پێتوانیە ئەمە کەسانی پلەبەند و چۆن دەڵێ بەرپرس لە پشت ئەم جۆرە بازرگانیکردن لە هێنان و بردننی کرێکاری بیانی بۆ هەرێمی کوردستاندا بەداخەوەی دیراسەمان کرۆ زیاتر ئەوانەی کە دەسەڵاتدارن یا خاوەن پۆست و پلەپایەن ئەو زۆڵ مستەمایان کردوە زیاتریش لەو چوارچێوەدا لەگەڵ ڕێز و تەقدیم و ماڵی شەیە بۆ منە خاوەن ماڵ هەیە زۆر چۆنەڵی بە ویژدانە زۆر بە ئەرکی ئینسانی خۆی هەستاوە ئەو ئینسانە وەکو خێزان و خانەوادەکەی خۆی مامەڵەی لەگەڵاکە لە ڕووی تەندروستیەوە لە ڕووی کۆمەڵایەتیەوە لە ڕووی داراییەوە لە هەموو ڕووەکانەوە حقوقی ئەرک و مافی ئەم کرێکاری پاراستووە. بە پێی زانیاریەکانی ئێمە تەنها لە ساڵی 2010دا هەتا مانگی دەی ساڵی 2019 45 کرێکاری بیانی بۆی قورسی کارەکەیان و بەرکەوتن و بەربوونەوەیان گیانیان لەدەستداوە و زیاتر لە 65 کرێکاریش زامدار بوون. سەرۆکی ڕێکخراوی ڕۆشنبیری و داکۆکیکردن لە مافەکانی کرێکارانی بیانیە ئەو دەڵێت بە ناوی سەردانیکردن و گەشتەوە ڤیزا بۆ کرێکارانی بیانی وەردەگیرێت و پاش هاتنە ناوەیان بۆ عێراق و هەرێمی کوردستان بازرگانی کڕین و فرۆشتنیان پێوە دەکرێت. ئەم کرێکارانە لێرە ڕوبەڕووی کۆمەڵەشت دەبنەوە یەک لەوانەیە کە زۆر نامۆیە بۆ ئەوان بیئەی ئەوان و بیئەی ئێمە و کللتوری ئەوان کللتوری ئێمە دوو کللتوری زۆر لێک جیاوازە دەبێ پێمانەوە بۆ حکوومەت دەبێ ئەمە کە بگرێتە ئەستۆ هەڵبستێت مەسەلە کللتورەکان بەو کەسە ئاشنا بکات و فێری یاسا و ڕێساکانی هێرەی بکە فێری یاسای کاری بکات تێبگەێنە چۆن داکوچی لە خۆی دەکات چۆن بەژۆلەکانی خۆی دەپارێزێەوە چۆن ئیلتیزامەت بە ئیشەکانی بخەیەوە دەکات چونکە ئەمە دوو حاڵەتە ئەرک واجباتە ئەم کەسێک کە دێ بۆ ئێرە ئەرک واجباتە ئەرچی ئەوەی ئیش بکە واجباتی ئەرچی ئەوەی ئیش بکە لە بەرامبەردا دەبێت پارەیەکی دەست بکەوێ مافێکی دەست بکەوێ لەلایەن خاوەنکارەکانەوە مافی ئەم کرێکارانە خوراوە ئەوەندێتەوە ئەمە ئەگەر بە جەماوەری بەڵێ لەلایەن خاوەنکارەوە خوراوە پارەی کرێکار خوراوە پاسپۆرتی لەسەنراوە لی دراوە و ئیهانە کراوە و سژن کراوە لە بەرامبەریشدا ئەمە دەبێت ئەوە ڕوویەکیانە ڕووەکەی تری ئەم کرێکاری شەیە دزیەکە کرێکار هەیە ئەفۆ هەیە بۆتە مادەی مامەڵی مادەی هۆشبەر دەکات هەیە لەش فرۆشی دەکات هەیەی بۆتە قاچاقچێکینەوە دەوڵاتە بەشێک لەبانە مەترسیان بۆ سەر ئاسایشبان لەسەر ئاسایشی نیشتیمانی ئاسایشی تەندروستیت ئاسایشی خۆراکت ئاسایشی کۆمەڵایەتیت هەموو ئەمانە کاریگەریان دەبێت لەسەری بە جۆر لە جۆرەکان کەم و زۆر بۆیە ئەمە دوو جانیبەیە بەڵام ئێمە لەگەڵەوەدا بۆتە ئەمرێکی واقع ئەمە گەرچی ستاندەر نیە لەگەڵ ستاندەری دنیادا هێتنی هەموو کرێکارە لێرە یان ساڵانی زووکەیان لە هەموو وڵاتێک کاتێکە وڵاتێک پێویستی بەدەستی کارە بە عقد دێت و دو وەزارەتی مالیە ئیمزای لەسەر دەکەن نەک بەو ڕەهایە مەسەڵەن 160 کۆمپانیا کرێکار بڕژێنێتە ئەم وڵاتە بێجگە لە خەڵکی تریش بەڵێ واتە جگە لە کۆمپانیەکان بە نایاساییش خەڵکی تر کرێکار دێن بەڵێ بە ڕێگای قاچاق دێت لە ئێرانەوە لە تورکیاوە دێت لە بەغاوە دێت کۆمەڵە بەرپرس هەیە دەیکات یعنی ئەمە بۆتە تیجارەتێکی خراپ بەڵێ ئەیکاک محەممەد سەبارەت بە ئەم کرێکارانە کە بەشێکیان بەم شێوازە ڕەهایە داخلی هەرێمی کوردستان دەبن لە بەرامبەردا بەشێکیان گرێ ئەوان دەکەن ئەوان ناتوانن بگەڕن وڵاتی خۆیان ڕێکخراوەکەی ئەوە چۆن ئاسانکاری بۆ ئێمە هەر کرێکارێک هەر وڵاتێک بێت لەبەر ئێمە کۆنداکتمان لەگەڵ تەواوی قۆنسوڵەکاندا هەیە ئەم کەسە کە دێ بۆ ئێمە ئەڵێ پاسپۆرتم پێ نییە باشە یەک تەسکەرەی نەفوسێک جەوازێک شتێک ناسینەوەیە کە تۆ پێناسەی تۆ بدا کە تۆ خەڵکی ئەم وڵاتەی دەبێ پێی بێت ئی وڵاتەکەی خۆیان گە پێی با بە ئیمێل بۆمان بنێرێ کە ئەوەی نات ئێمە کتابێکی لەگەڵ ڕەبت دەکەین و مفاتحەی سەفارەتەکە دەکەین لەوێ ئێمە ڤیزا پاس جواز مروری بۆ دەکەین و معەزەز و مکەڕم بە قاچاق هاتووە بەڵام بەتارە دەڕاتەوە ماڵەکەی خۆی بەڵێ بەپێی ئەمارێک لە بەدەستی مندا نزیکەی لە ماوەی 2 ساڵ ڕابردوودا زیاتر لە 57,000 کرێکاری بیانی هاوتارێمی کوردستان
زیاترە. بەڵێ ئەمانە بەشێکیشان بازرگانیان پێوە دەکرێت ئەم بازرگانیکردن بە مرۆڤ بە ڕێکخراوەکەی ئێوە چی دەکات بۆ هاوکاریکردن ئەمانە؟ مەسەلەی بازرگانیکردن بە مرۆڤ مەسەلەیەکی حساسە کە لە هەموو دنیادا ئەم کارە قێزەونە محکوم کراوە. باشە ئێمە هەوڵمانداوە سەرەداوەکان بدۆزینەوە، چکە ئێستامە کەسمان لە 50-60 کەسیمدا لە کرێکارەکە براوە و ناوێک لە ناوەکان داخل کراوە بە ناوی سەردانەوە کەسێک ڤیزەیەکی بۆ گرتووە هاتووە لێرایتر کەسەکە نازانێت سلێمانی هەولێر بەڵێ لێرە باشن سوای ساکراوە کاتێکمان زانانی و کاتێک پەیوەندیمان پێوە دەکات لە نەجەف و بەسڕە و کەربەلا دەڵێ من کرێکارێکم هاتووم دەمێ بگەڕێمەوە بەڵام نازانم چی بکەم چۆن بڕۆمەوە وەختە سیرەکەی ئەمە ئیقامەی هەیە ئەمە تووشی غرامەیەکی زۆر بووە ئەمە هێنانەوەی بۆ کوردستان زۆر زەحمەتە لەبەرەوەی هەموو بازگە و ڕێساویاسا هەیە یعنی ئەمە گرفتێکی گەورەیە هەوڵمانداوە چارەسەریکەی بەڵام تاکە چارەسەر وە تاکە بڕیاردەر لە وڵاتەدا سەرۆکی حکوومەت هەرێمی کوردستانە ئێمە لە هەموو چاپێکەوتەکاندا وتومانە دەمانەوێت سەرۆکی حکوومەت ببینین تەنها و تەنها بۆ چارەسەکردنی ئەم مەسەلەیە ئێمە بەرناممان هەیە بەڵام بەرنامەکە کە نایڵێین ترسمان لەوەش هەیە چکە ئێستا کاتێک کە تۆ بەرنامەیە گەڵێ کە تۆ ئامارێک دەڵێ کۆمەڵێک ڕێکخراوی بازرگانی احترامان بۆ کار ڕێکخراوی هەڵدەستن ئەو ئامارێت تۆ وەردەگرن دەیکەنە بە سزێک بۆ خۆیان فەندی پێوە دەگرن ئەوە کارێکی ئەمەش هەیە لە وڵاتەدا. بەڵێ ئەو داتانەی لە بەردەستی ئێوەدان یاخودم کەیسانە زیاتر ڕەگەزی نێر یان مێ بەم جۆرە بازرگانی پێوە دەکرێت؟ هەردووچیانە. بە دیاریکراوی زیاتر کامیانە؟ وەڵاهی تەسەوور بکە ئێستا 47 بۆ 48 کەسم لایە پیاوە 20-25 لایەشنە ئافرەتە. بەڵێ لەناو ئەماندا هەیە دەزریش تەکسی کرا بەسەرە؟ ئیتر ئەوە کە لەوەیە من نازانم دەزێژی کراوەتە سەریاننا بەڵام بێگومان دەکرێتە سەر بەڵام هاتووە لە ئێوە گلەی ئەوە پێشتر بەڵێ ئێمە ئەوەمانەیە کەیسانەمان هەیە خەڵک مەسان لێرەش خەڵک دەزێژێکاتە سەروانە ئیتر خۆ بەدەست من نییە مەسەلەی دەزێژیکردنە سەر تەحڕۆش لە هەموو دنیادا دەکرێت تەنان لە وڵاتەکەی خۆشمان نەدەکرێت ڕۆژان دەبیستین دەبینین بەڵێ کاک محەممەد 2000 ئێوە وەکو ئەو ڕێکخراوانەی کە بەرگری لە مافی ئەم کرێکارانە دەکەن پێشنارتیان چییە چی بکرێت بۆ ئەوەی بەم ڕەهایە ڕێگە بە کۆمپانیەکان ئێمە بەرنامەیەکی تایبەتمان هەیە بەرنامەیەکی تایبەتمان هەیە تا سەرۆکی حکوومەت نەبینین هیچ ناڵێن لێرەوە لە کەناڵەکەی ئێوە دەڵێن بەڕێز سەرۆکی حکوومەت هەرێمی کوردستان تاکە دەسەڵات لای تۆیە ئێمە دەمانەوێت بۆ 20 دقە بۆ کەمتر لە 20 دقەش کاتێکمان بدەیت هەیە بین بەرنامەکە تەقدیم دەکەین ئەگەر نەمانتوانی بەر بەم مەسەلانە بگرین کەمی بکەینەوە لەسەرم جادی ڕێنمانکەن هیچ داوایشمانە نە پارەمان دەوێت نە دەمانچەمان دەوێت نە سارەمان دەوێت نە مەوقع و پلەپایەمان دەوێت تەنها و تەنها دەمانەوێت ئەو تەمەنێکەمانوان لە پێناوی ئینسانی بوون بیبەخشین. سلێمانی بەجێ دەهێڵین و دەچین بەرەو هەولێری پایتەختی هەرێمی کوردستان ئامارە زۆرەکانی هاوردەکردنی کرێکارانی بیانی و مۆڵەتدان بە کۆمپانیاکانی هاوردەکردن وا دەخوازێت وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی بخاتە بەر پرسیاری بەرنامەی بەدواداچوونەوە دەچینە ناو بەڕێوبەرایەتی گشتی وەزارەت و بەڕێوبەری گشتی لە وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی چۆنیەتی هاوردەکردنی کرێکارانی بیانی بەڕێگای یاساییەوە ڕوون دەکاتەوە. بە پێ ڕێنماکانی ژمارەی دوی ساڵی 2015 کە ئاخرین ڕێنماییە لەسەر کرێکاری بیانی دەرخستووە هەر لە ڕێنمایی یەکی ساڵی 2007 و ڕێنمایی ساڵی 2013 چەند ساڵێک ڕێنماکی نوێ دەکەنەوە لەبەر ئەوەی چونکە بابەتەکە بابەتێکی نوێیە لە هەرێمی کوردستان بۆیە ئەو کەڵێنانە کە دەدۆزرێنەوە لە کاتی ئیشکردنە یان لە کاتی هاتنی کرێکاری بیانیە لە ڕێنمایی دواتر چاک دەکەنەوە ئێستاش ئێمە خەریکین بە هەموارکردنەوەی ئەم ڕێنمایی ژمارە 2 ساڵی 2015 کرێکاری بیانی بە شێوەیەکی گشتی بە دوو شێواز هاوردی هەرێمی کوردستان دەبن تاوان ئەو کرێکارە بیانیانە یان ئەو داتانەی کە من باز دەکەم لێرە هەمووی مەقسەدم ئەو کرێکارە ڕەسمیانن کە بە مۆڵەتی کارکردن و بە گرێبەستی کار هاوردی هەرێمی کوردستان دەبن.
شێوازی یەکەم کرێکاری پرۆژەیە و جووری کرێکاری پرۆژەیە ئەو کرێکاران کە دێن لە کۆمپانیەکان و پرۆژەکانیش دەکەن و جووری دومی کرێکارانی خزمەتکارانی ناوماڵن. شێوازی هێنانی کرێکارەکان دوو شێوازمان هەیە، شێوازی ڕاستەوخۆ لەلایەن ئەو کۆمپانیانە یان ئەو پرۆژانەی کە وڵاتی وەبەرهێنانیان هەیە یان هۆتێلێکی 5 ئەستێرەی یان ڕێستورانێکی 5 ئەستێرەی ڕاستەوخۆ ئەوان داوا لە ئێمە دەکەن ئەوەش بە پرۆسەیەک تێدەپەڕێتن لە هەر بەڕێوەبەرێتی کار لیژنەیەکی بەدوادەچوونمان هەیە ئەو لیژنە سەردانی پرۆژەکە دەکاتن ئەگەر ئەو پرۆژە بەڕاستی پێویستی بە ئەو ژمارە کرێکارە بیانیانە هەبێتن کە داوایان کردووە ئەو کاتە راپۆرتی خۆیان بۆ ئێمە بەرزەکەنەوە. هەروەها خاوەن پرۆژەش پێویستە بۆ ماوەی 15 ڕۆژ ئەو داواکاریەکە یان پێویستی بە کرێکارەکان بڵاو بکاتەوە لە ڕۆژنامە یان دەستگایەکی میدیای ناوخۆیی. دوای ئەو 15 ڕۆژە ئەگەر هیچ کرێکارێک نەبوو لە کوردستان ئەو ئیشە بکاتن یانیش ئەگەر سندیکای کرێکاران هیچ کرێکارێکی دیکە نەبوو یان ئەو بەڕێزانەی خۆیان لەلای ئێمە ناونووس کراوە تەلەفۆنیان بۆ دەکەین ئەگەر هیچ کەس رازی نەبوو اینجا موافقەیان بۆ دەکەین و بەرزەکەینەوە بۆ وەزارەتی ناوخۆ بۆ پێدانی ڤیزە چونکە ئەوان پێش هاتنی کوردستان گرێبەستی کاریان هەیە و وڵاتی کاریان بۆ وەرگرتووە. شێوازی دووەم ئەوەیە ئەو هەموو لایەنەکانی دیکە کە وڵاتی وەبەرهێنانی نەبێتن یانیش هۆتێلی 5 ئەستێرە نەبێتن یان ڕێستۆرانی 5 ئەستێرە نەبێتن پێویستە لە ڕێگای کۆمپانیایەکی تایبەتمەند بە هێنانی کرێکاری بیانیەوە داوا بکاتن. بۆچی بنمونە سەرتاشێک یان حەلاقێک ناتوانێت ڕاستەوخۆ داوا بکرد بوو ئەوەی ئێمە بزانین ئەو کەسێکی کرێکارەکە هاوردەی هەرێمی کوردستان کردووە کێیە و چۆن دەتوانین بیگەینێ بوو چارەسەرکردنی کێشەکان. کۆمپانیای هێنانی کرێکاری بیانی ئەویش داوا دەکات لە ئێمە ئەگەر کرێکارەکە بوو خزمەتکارانی ناوماڵ بێتن پێویستی بە ئیعلانکردن ناکاتن. هۆیەکەش بوو ئەوە دەگەڕێتەوە چونکە لە وڵاتی ئێمە بە پێی کللتوری ئێمە خەڵکمان نییە ئیشی خزمەتکارانی ناوماڵ بکاتن بۆیە کرێکارانی شەرقی ئاسیا یان جنوب شەرقی ئاسیا دەهێن بۆ ئەوەی چاودێری مناڵان بکەن ئەو ئەفرادانێکە ئیشی حکومیان ئیشی کەتی تایبەتیان هەیە بۆ چاودێری ئەو دایک و باوکە پیرەمێرد و پیرەژنانە بکاتن کە لە ناو ماڵدانە و لە توانای بووکیان کوردانیە چاودێریان بکاتن بۆیە ئەوان ڕاستەوخۆ داوا دەکەن و ئێمەش بۆ وەزارەتی ناوخۆ بەرزەکەینەوە بۆ پێدانی ڤیزە. بەڵێ دکتۆر دیارە من بە شێوەیەکی مەیدانی کۆمەڵێک لەو کرێکارە بیانانە دواندووە کە هاتوونەتە هەرێمی کوردستان بەشێکیان گەلەوەی گازندەیان ئەوەیە کە ئەوان دوای مانەوەی ساڵانکی زۆر لە هەرێمی کوردستان تا ئێستا ناتوان ڕاستەوخۆ ڤیزە وەرگرم گەڕنە وڵاتی خۆیان. بەشێکیشان دەڵێن ئێمە بڕەپارێکی زۆرمان لێوەی گراوە کاتێک کۆمپانیا یاخود بە شێوەیەکی نایاسایی هاتوون وەزارەتەکە ئێوە چۆن هاوکاری ئەو کرێکاران دەکات بۆ گێڕانەوەیان وڵاتی خۆیان؟ وەکو عەرزی جەنابی تۆم کرد ئێمە مامەڵە لەگەڵ کرێکاری فەرمی دەکەین. ئەو کرێکارانەی کە بە شێوەیەکی نایاسایی بوو نمونە کابرایەک لە بەنگلادێش یان لە هندستان پارە لە کرێکارێک وەربگرێتن و پێدەڵێت من دەتگەێنمە کوردستان طبعا لە هەموو وڵاتێک دەرفەتی ئیشی لە هەیە و ئیشی لە هەیە خەڵک ڕووی ئەو وڵاتە دەکات هەمومان بیرمان لە بیرمان لە ساڵی نەوەتەکان کە بە لێشە و گەنجانی کورد بەرە و ڕووی ئەوروپایان دەکردەوە و کۆمەڵی قەچاقچیان هەبوو قەچاقچیەکان لە ڕێگەی دەریاکانەوە دەربازیان دەکردن تا دەگەیشتنە ئەو وڵاتە. ئەو پرۆسەیەکی ینی وەکو بڵێن دیاردەیەکی جیهانیە لە هەموو وڵاتاندا هەیە. بەپێی ڕێنماکانی ئێمە هیچ پارە لە خودی کرێکار وەرناگیرێتن ئەو کۆمپانیایی کە کرێکاری بیانی دەهێنێتن کرێکاری بیانی بە شێوەیەکی فەرمی لە وڵاتی خۆی داخلی هەرێمی کوردستان دەکاتن و هەر ئیلتیزامێکی مالی هەبێتن ئەو ئیلتیزامە لە خاوەنکارەکەی وەرنەگرن. ئەوانەی کە کۆمپانیا هەبووە دەچوێت لە ڕێنمایەکانی ئێوە ئیجاد بەڵێ ئێمە حتا ئێستا 173 وڵاتی کۆمپانیامان دراوە لە سەرانسەری کوردستان لەبەر بلاکلیستکردن و ڕاگررتنی ئیش و کارەکان و هەڵوەشاندنەوەی ئیجازە و ئەوانە ئێستا تەنها 50 کۆمپانیای چالاک و ئەکتیڤن. هەر کۆمپانیایەک لە چارچەوەی ئەو ڕێنمانەی کە هەمانە دەربچێتن ئەو کاتە بە پێی سەرپێچەکەی سزا دەردەبژە ئەو سزایە یان ڕاگررتنی ئیش و کارەکانە یان هەڵواشاندنەوەی کۆمپانیەکەیە یانیش بلاکلیستکردن. دەگوترێ بەشێکی زۆری کۆمپانیەکان جۆرێک لە بازرگانیکردن بەم کرێکارانەوە دەکەن. ئێوە تا چەند ئاگادارن لەم بابەتە؟
بالنسبه لبازرگانی کردن ولا بفرمانی سەرۆکی حکوومەت و ئەنجومەنی وەزیران لجنەیەکی باڵای نەهێشتنی بازرگانیکردن بە مرۆڤدانراوە بە سەرۆکاتی بەڕێوەبەری گشتی دیوانی وەزارەتی ناوخۆ و ئەندامەتی کۆمەڵێ لان و فەرمانگەکانی دیکەی کە پەیوەستن بەو ئیشەوە. بازرگانیکردن بە مرۆڤ ئەوەیە کە کابرایەک کرێکارێک بهێنێتن لە شوێنێک بفرۆشتە شوێنێکی دیکە کە کرێکار خۆی مافی ڕەتکردنەکەی نەبێتن. ئەو کۆمپانیایکە لەگەڵ ئێمە ئیش دەکەن و ئەو پرۆژەنێکە بۆ ئێمە دەهێنن کرێکار مافی ڕەتکردنەوە هەیە و ئێمە هێلێکی گەرممان هەیە 5500 یعنی 5500 هەر کرێکارێک تووشی هەر جوورە چەوت بەکارهێنانێک ببێتن جوورە ئەستیغلالێک ببێتن ئەو کاتە تەلەفۆنی ئەو شوێنە بکاتن و ئێمە سەردانی دەکەین. ئەو کرێکارانی کە بەڕێگەی وەزارەتی ئێمە هاوردەی هەرێمی کوردستان دەبن هەموو مافەکانی پارێزراوە بە پێی ڕێنماکان و بە پێی یاسا و هەروە تەنانەت مافی دەستەبەرکردنیشیان هەیە کە دەستەبەر بکرن لە بەراوردەکان دەستەبەری کۆمەڵاتی. ئەو کرێکارانی کە بە شێوەی قەچاق داخل دەبن یان لە سنوورەکان دەبەزێنن و داخلی ئێرە دەبن یان هەندێک باند هەبێتن ئەوە لیژنەیەکی وەکو عرضم کرد لیژنەیەکی تایبەت هەیە بە نەهێشتنی بازرگانیکردن بە مرۆڤ و ئەو لیژنەیە هەندێک جار خەڵ دەدرێتە دادگا و هەندێک جار زیندانیش دەکات. بەڵێ دکتۆر بە دیاریکراوی ئەو کۆمپانیانی کە مۆڵەتی یاساییان هەیە لە هەرێمی کوردستاندا کرێکار دێنن ژمارەکەیان لای ئێوە دیاریکراوە؟ ئەو کۆمپانیانی کە لە ساڵی 2007ەوە حتا ئێستا ئێمە 173 وڵاتمان بە کۆمپانیا هەندێک کۆمپانیەکان لەبەر ئیش نەکردنی هەڵوەشێن ڕاوردن هەندێک لە کۆمپانیەکان خۆیان هەڵوەشن تاوان بە پێی ڕێنماکان هەر کۆمپانیایەکی کرێکاری بنێنی تەنانەت ئەگەر یەک کرێکاریشی هاودەی هەرێمی کوردستانی کردبێتن و کرێکارەکەش گەڕاو بێتەوە هەروەها تاکو هەڵوەشاندنەوەی بۆ بکەین بڕیاری هەڵوەشاندنەوەی بۆ دەربخەین پێویستە کۆمپانیایەکی دیکە بێتن هەموو بەرپرسیارەتی ئەو کرێکارانە بخرێتە ئەستوی خۆی سەبەبی ئەو بابەتەش بۆ چونکە خوا نەخواستە ئەگەر سوێنە کرێکارێکی بیانی کەوتە سەر جادە یان خاوەنکارەکەی فڕێدراوە و ئێمە نەزان ئەو کاتە ئەو کۆمپانیایەکی کرێکارەکەی بە ناوی هاتووە بەرپرس دەبێتن هەر کۆمپانیایەک تاکو وڵاتی دەدەینێ پێویستە بڕە پارەیەک لە بانقێکی هەرێمی کوردستان دامڕێتن لە حاڵەتێکە ئەگەر کۆمپانیاکە ئیفلاسی کردیان ئەگەر کۆمپانیاکە کێشەی دارایی بوو دروست بوو بۆ ئەوەی ئەو پارە بەکاربهێنن بۆ گەڕاندنەوەی کرێکارەکان هەروەها ئەو کرێکارانی کە جەناب دوتت ئەوە ساڵانێکی دوور و درێژە ناتوانین ڕاستەوخۆ ڤیزە وەربگرن بەنسبەت کرێکاری بیانی بە پێی یاسا پێویستە مۆڵەتی کارکردنی هەبێتن هیچ کرێکارێکی بیانی بووی نییە ئەلتحاق بە ئیش و کارەکەی خۆی بکاتن حتا مۆڵەتی کارکردنی وەردەنگرێتن ئەمما بەنسبەت ئەو کرێکارانەی کە ئانیان ئەو کەسانەی کە دەیانەوێت بە سەردانی هەرێمی کوردستان بکەن ئەوانە دەتوانن بە ئۆنلاین بە پێی سیستەمی ڤیزە لە وەزارەتی ناوخۆ داوا بکەن. هەندێک لەو کرێکارانەی کە جەنابەت باس کردن ئەسڵەن بە سەردان هاتوونەتەوە هەرێمی کوردستان دوای خۆیان کە بیدایەت لە وڵاتی خۆی کە بڕیاری داوا بێتە کوردستان مەرەمی سەردان نەبووە مەرەمی ئیشکردن بووە کە بە ڤیزەی سەردان دێتە هەرێمی کوردستان بێگومان کە دێتن دەچێتە لای بەڕێوەتی کار بەڕێوەتی کار وڵاتی کاری پێ ناداتن چونکە بە ڕێگەی ئێمەوە نەهاتووە و نەگیری بەستی کاری هەیە نە وڵاتی کارکردنی هەیە بە پێی ڕێنماکان مادەی 7 لە ڕێنماکان ئەگەر کەسێک لە هەرێمی کوردستاندا بێتن بیانی بێتن و نشینگەی بۆ ماوەی 6 مانگ زیاتر هەبێتن ئەو کاتە بووی هەیە بێ داوای وڵاتی کار بکاتن هەر کەسێک بێت نشینگەکەی خۆی پیشانی بەڕێوەتی کار بداتن وڵاتی کاری دەداتێ بەڵام پێویستە خاوەنکارەکە بێتن دەست نیشانکراو بێتن و ئەو کرێکارەش پێویستە دەستە بەرکراو بێتن. بەڵێ دکتۆر بەڕای جەنابەت یاخود ئەمە لەوانەیە گلەی بەشێکی زۆری لە دانیشتوانی هەرێمی کوردستانیش بێ هێنانی کرێکاری بیانی بەم شێوە ڕاهایە دەرفەتی کارکردین بۆ ناوخۆ کەم ناکاتەوە؟ جارێ بە شێوەیەکی ڕەهای نییە یعنی ساڵانە ئەو کرێکارانی کە بەگرێ بەس دێن و ئیش دەکەن بەرزترین ڕێژەی ساڵانە 10,000 کرێکار بووە این لە ساڵی 2015 کە 10,000 کرێکار بەزەمە زۆر نییە بۆ هەرێمی کوردستان بۆ هەرێمی کوردستان نەزا 10,000 کرێکار زۆر نییە ئەگەر تو تاوان چونکە زۆربەی سەدانەوەتی کرێکارەکان کرێکاری خزمەتکارانی ناوماڵ و کرێکاری ژینگەنە یعنی پاکەراوانە پاکەراوی جادە و کۆڵان و ئەوانەنە بە پێی کللتوری ئێمە کللتوری کوردستان تو بە دەگمەن گەنجێک دەبینی قبول دەکاتن ئیشی پاکردنەوەی جادە و ئەوانەیە کە جاران پێیان دەوت کەناس ئەو ئیشە بکاتن بە پێی کللتوری ئێمە بە دەگمەن
ئافرەتێکیان پیاوێک دەبینی کە لە ناو ماڵان خزمەتکاران خزمەتکردن بکاتن و چاودێری منداڵانیان چاودێری بە ساڵاتچوان بکاتن زۆربەی زۆری ئەو کرێکارانەی کە لە ڕێگەی وەزارەتی کارەوە هەولێر هەرێمی کوردستان دەبن لەو جوورە کرێکارانە بە تایبەتی دوای ساڵی 2014 کە ئێمە تووشی قەیرانێکی دارای زۆر قرس بووین هەڵبەتە ئێمە هەندێک ڕێکاری تونترمان گرتە بەر بوو زیادکردنی دەرفەتی کار بەرامبەر بە گەنجانی ئێمە بۆ نمونە ئەگەر ئێستا مۆڵێک داوای 5 کرێکاری بیانی بکات بۆ ئەوەی ببنە کاشێر لە مۆڵەکان بێگومان ئێمە موافقە ناکەین کۆمپانیایەکی نەوتی داوای 10 کرێکار بکاتن شۆفێری ئۆتۆمبیل بێگومان ئێمە قبول ناکەین اینە ڕەزەمەندیان پێنادەین چونکە بابەتی شۆفێر و کاشێر و ئەو پیشانەی کە دەست دەکەوێت لە بازاری کاری کوردستاندا و ئەو پیشانەی کە گەنجانی ئێمە دەتوانن بیکەن یان پێیان خۆشە بیکەن بێگومان ئەولەویەت بۆ کرێکاری خۆماڵیە بەڵام ئەگەر ئێستا موچەکە دەبلیش بکەین ئەوانەی کە دێن شارەکان پاک دەکەنەوەین لە هەرچێ پارێزگای هەرێمی کوردستان کۆمپانیا هەیە بۆ پاکردنەوەی شار ئەگەر کرێکاری خۆماڵی هەبێتن بێگومان ئێمە ئەولێوێ دەدەین کرێکاری خۆماڵی بەسکەنەی بێتن ئەو کاتە کرێکاری بیاندێن ئەگەر چی ئامارێکی ورد و تەواو سەبارەت بەبوونی ڕێژەی کرێکارانی بیانی لە هەرێمی کوردستاندا لەبەر دەستدانیە بەڵام بەپێی ئامارە فەرمیەکانی وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی لە سەرەتای ساڵی 2007ەوە هەتا مانگی 6 ساڵی 2019 56,636 کرێکار لە ڕێگەی زیاتر لە 160 کۆمپانیاوە هاوردەی هەرێمی کوردستان کراون لەم ژمارەیەدا 30,604 کرێکار خزمەتی ماڵان دەکەن و 26,572 کرێکاریش لە پرۆژەکاندا کار دەکەن و بەسەر شارەکانی هەرێمی کوردستاندا دابەش بوون.